شلاکردنی کارەبایی بەقەڵ ژوور. من لە ساڵی 1989 هاتووم بۆ ئەم شارە کە هاتنم بۆ ئەم شارە یەکسەر هاتوومەتە ئەم حەمامەش ئیشم کردووە هەر لەم ساوە هەتا ئێستا بڵێنەوە 33 ساڵە من ڕۆژێکدا نەبڕاوم لەم حەمامە بە بەردەوامی من حەمامچی بوو پارەم وەرگرتووە موبایلم وەرگرتووە ئامانەتی خەڵکم هەڵگرتووە و کە هاتووەتە دەرەوە پیرۆزبایم لێ کردو پارەی حەمامم لێ وەرگرتووە ئیشی من ئەوە بووە بەزوا بۆ نزیکەی 15-16 ساڵە چێ ئاگرەکەشم گرتووەتە ئەستۆی خۆم لەبەرەوەی کە باوکی مناڵەکانم ئەمری خوای کرد ئیتر کەس نەبوو ئاگرەکەم بۆ بکا منیش حەزم نەکرد شاگرد بگرم بەخۆم دەستم کرد بەم ئیشە ئاگرەکەش دەکەم و ناو حەمامەکەش دەکەم تر ناو حەمامەکەش خوشکێکی کەم لەگەڵە بڵێنەوە خەڵک ئەشوا و ئەشێلێت ئەویش ئەو ئیشە ئەکات بڵێن ساڵانی پێشوو ئیشکردن خۆشتر بوو بۆچی خۆشتر بوو کە ئیشەکە زیاتر بوو تۆ کە ئیشێگەکەی تا زیاتر ئیشەکە هەبێ زیاتر حەزەکەی بچی بۆ ئەو ئیشە ئیتر بەیانیان کە من ئەهاتم مناڵەکان لە باوەشمایەکێ لە دەستمە گرت و ماڵەکەشمان نزیک بوو تا ئەهاتم 15-20 ژنەوەستا سەرەی پیاوانە بوو پیاوان تەواوە بوو ئیتر بوو بە ژنان بۆ سەعات 3 ئێوارە هەتا 3 ئێوارە ئیتر باوەڕ بکە ئێستا 1 ساڵیش نەفەرت بۆ بێ بەقەدەر 2 ڕۆژی ئەو کاتە نەفەر نایە ئیش ئەو کاتە ئەوە نەخۆش بوو نە قەڵەباڵق و خۆش بوو ئیمجا بەعزێ ئێوارە کە بوو کە بوایە ئێوارە ئەهاتنە یانگوو بەیانی بووگێنین بووکیان هێنا 3-4 لە عایلەی پیاوەکەش و لە هی کچەکەش ئەیان هێنا و ئەیان شرد و ئەیان بردەوە زەویستانە هات مەلۆتکەیان هێنا مناڵی کە چلەی لێ دەرکا ئیتر ئەو شتانە زۆر خۆش بوو ئیشەکە خۆش بوو خەڵک زیاتر ئەهات لە گەنجێت لە پیرێت ئەو ساز زیاتر خەڵک هات بڵێن لە هەموو نەوە جۆرێکەوە خەڵک هات بەس ئێستا ئیشەکە کەس بووە زۆر لە سایە 80 نەماوە بڵێن ئێستا جاران حەوشی وا هەبوو 15 ماڵی تیا بوو 5 ماڵی تیا بوو ئاوە 10 ماڵی تیا بوو بەم ماڵانە بە هەموو یەک حەمام و یەک تەوالێت هەبووە ئەمجا خەڵکی قەیمیش زیاتر حەزی لە حەمامی دەرەوە بووە ئێستاش ئێمە ئەم ژنە پیرانە کە هێن بۆمان حەمریان 70-80 ساڵاڵێ با و باپیرەمان هاتە بۆم حەمامە ئەڵێ خۆمان چلەمان لەم حەمامە دەرکراوە بەس ئێستا کە سەیرەکەی هەچی چۆ خان و ماڵی خۆی خوا سەدەوەنێکەی باتێ خانووی تازە و حەمامی لۆک و نازەمەم ئارام کۆشتە دانێن بەس بەهۆی ئەوەشەوە خەڵک بەشی خۆی هەریە ئەوەی کە ئارەزووی لێرە بێت خۆشتنی حەمامی دەرەوە جیاوازە لەگەڵی ماڵەوە وەڵای بەڕێی من وایە ئەڵێم ئێستا دراوسێ خزم بێکۆ کۆ ببنەوە ڕۆژانە بەعزێ کەس واکە ئێستاش ئەم جۆرە شتانە خۆشە ماوە جەماعەت بۆ خۆیان کۆ بنەوە تەلەفۆن بۆ یەکەکەن یەن ئەو ڕۆژە بە وەک گروپێک یەنەوە زۆر خۆشە حەزەکەم ئاوا ئەو شتانە هەر بمێنێت ئەمجا حەمامی موفتی شفایە بۆ نەخۆش بۆ ئەوەی کە قاچی بێشێ پشتی بێشێ هەیە یەت بە تایبەتی بەس بۆ ئەوەیە لە گەرمێکەدا بنێشێت و ئەو هاڵا و هەوا گەرمێ لێ بدات بۆی گیانی باش بێت ئەم کوورەیە من کە هاتم بەیانیان پێش هەموو شتێ بێت دەستکەم بە ئاگرکردن مقەبایەکێنم نەوتاوی یەکەم ترگازەکەی بۆ بەردەدەمەوە ئاگری لێ ئەیەم و ئەیخەمە ناو کوورەکە ئەجا ئەو کوورەیە هەرەوە نیێتەوە ئاگری تێبەردەی خشتی ئەزبێزی دەوێت گڵی ئەوێت ئەبێ ساڵانە 2-3 جار ئەو کوورەیە خاوێن کەیتەوە چاکی کەیتەوە دابنێتەوە ئیشەکە تا بڵێ ئیشێکی قورسە بەس من لەبەر خاتری بژێوی ژیانی خۆم ئەو ئیشەم گرتوێتە ئەستۆی خۆم و خۆمەیکەم ئەم ئاگرێت ڕۆژانە کە هەڵم کرد بەیانی تا ئێوارە لە کاتی زستانانە ئەبێت تا ئێوارە ئیشکە تا سەعا 8 شەو 9 شەو
ئیش کابێ زوو من لە ماوەی سەعاتێکە بێم سەری لێ بەم زوو ئاگرەکە کلیسەکە لەبەرەوەی کە گازی ڕەشە ئەبێ ئەو کلیسەی بتەکێنم اینجا ئاگام لێ بێ بۆریەکەی نەگیرێت ئەگە بێت و بۆریەکەی بگیرێ ئەیکا بە دووکەڵ و بخار بۆ دەرەوە بۆ ناو بازاڕشت بۆ خەڵک خۆش نییە ئەتر تا بڵێ ئەرکێکی ئیشێکی قورسە بەس لەبەر بژێوی ژیانی خۆم مەجبورم بیکە ئێستا لەبەرەوەی کە گاز زۆر گرانە منە بێ زۆر ئاگام لێ بێ لەبەرەوەی گاز زیاتر نەسووتێنم بە پێی گازەکەم من ڕۆژانە مەعیشەتم پیا بکەمەوە گینا گاز بەچی بکڕمەوە شوێنی خۆی سێ کوتیانە لەو کنانە کە هەڵیەکەی دووکەڵەکەی ئەوڵە ئەگەر بێت بکارەبا بگرە ئەوە ئەوێ بە بکە من کە ئاگری حەمامەکەم هەڵکرد و لێ ئەکید بووم کە ئاگرەکەی ئیشەکات و کێشەی نییە یەمەوە بۆ بەشی حەمامەکە خۆی دوو بەشە بەشێکی لە پشتەوە دەرگای جیاوازە دەرگای حەمامەکەش جیاوازە یەمەوە بۆ ناو حەمامەکەی تر کە مشتری هات بڵێن خۆشۆر هات من لە جێگاکەی خۆم دائنیشم موبایلیان لێ وەرەگرم ژانتا دائنیشمە تا ئەو کەسە خۆیە شوا و یەتە دەرەوە من وەک هینێگە بێ قفڵە بم چاوەڕێی ئەو خۆشۆرە ئەکەم تایەتە دەرەوە لەبەرەوەی کە ئامانەتی داناوە لای من موبایلە پارەیە تر جانتای هەر شتێکی تایە بێ منە بێ بەڕێکی کە وەرم گرتۆ بەڕێکیش بیەمەوە دەست خاوەنەکەی ئەتر لێرە حەمامچیم لەم دەرگایە حەمامچیم لەم دەرگای ئەو دیوتون چیم ئەم حەمامە بڵێن وەک ئێمە بیستومانەکە لەوانەی لە ئێمە گەورەترن و لە ڕۆژنامەیە و لە کتێبە کە دەرچووە ئەم حەمامە لەگەڵ شاری سلێمانی دروستکراوە 1984 لەو کاتە چەنەها حەمامی ئاوا دروستکراوە بەداخەوە کە زۆربیان نەماون ئێستا 4 حەمام ماون وەک ئەوەی ئێمە کە ئاوا کۆنن ئێمە بڵین ژنان کە هاتن زۆربەی ژن ئەڵێ با جیامین تەشەنوجم کردووە گیانم مێشێت تۆزێک بمشێلن ئێمە ژەڵێن خەنە و خوێ و زەنجەفیل ئەم سێشتا زەیتی زەیتون و بۆی تێکەڵاوەکەین ئەیبات لە ژورەوە یا لە گیانی هەتا گیانی خاوە بێتەوە جوان ئەم خوێ زۆر زۆر باشە ئەم خوێ تکتک ئاو لە گیانی دەرەچی ئەو کەسەکە ئەیا لە خۆی هەموو کونی پێسیەکاتەوە و بۆ تەشەنوجا بۆ ئازارێکە کە لە گیان تا بێت ئەوەی کە بەکاری هێنابێت دوای ئەڵێ بەخوا زۆر ئیسفادەم لێ کردووە ئیمجا من لێرە دوای ئەوەش بڵێن خەنەمان هەیە ئەو شتانە ئۆکسجین و بلۆندەر و ئەمە زیاتر عەرەبەکان بەکاری دێنن جلی ژێرەوەی ئافرەتانمان لایە ترەوەی کە پێویستی بێ خاولی و ئەم شتانە کە خۆی پێی نەبێ نەیە نابێت ئیمجا لێرەژ من ئەو لفکانە هەمووی خۆم چنی و من ئەوە هاوینان کە ئیش کەمە دائنیشین بە دیار نەفەرێکەوە تا نەفەرمان بۆ دێ بۆ خۆم لێرە دەست دەکەم بە شتچنی نەگەر خۆم نەیچنم ئەو لفکانە ئەبێ لە دەرەوە بیکڕم لە بۆ خەڵکەکە بەس لەبەرەوەی کە خۆم ئیشەکە زانم خۆم ئەیکەم و لێرە ئەیفرۆشمەوە ئێستا من کە ئەو ئیشەکەم بەو پەڕیشانازیەوە یەکەم لەبەر ئەوەی کە احتیاجی دەستی ئەو خوانە بێ هیچ عەبدێک نیمی هیچ کەسێک من ئیشێک کە خۆت بیکەی زۆر خۆشە هیچ کەسێ تۆ خواگیان کە دەست و چاوی یایتێ و قاچی یایتێ و ئافرەتێک بیان پیاو بیت مهم ئەوەیە تۆ بژێوی ژیانی خۆت دەرکەیت دەستپان نەکەیتەوە لە هیچ کەسێ داوا ئەکەم هەر کەسێک کە نەخۆشی نییە کە ئەتوانێ ئیشێک بکە تۆ هەستە بە ئیشێکەوە جا هەر شتێک بێت ئیشێکی سەربەرزی بێت نەک بڕۆی هەر پارە پەیاکەی ئیشێ بە سەربەرزی بکەیت و بە ئارەقی ناوچاوانت لە منەتی زۆر کەس باشترە ملوێنەها ژن هەیە ئیشەکە قەیچیەکە فەرقی ژن و پیاو نییە هەستە بەدەم ئیشەکەتەوە خواگیان ڕزقیش دەیات لەشیش ساغە بێت کە تۆ بجوڵێت و ئیشێک بکەی ماڵ و مناڵی خۆتی پێ بەخێو بکەی ئیشکردن مای شانازیە بۆ ژن بێ یان پیاو بێت بڵێن ئێستا من کە ئەم حەمامە بەدەست منەوەیە حتا چارم بکرێ حەز دەکەم بیپارێزم لەبەرەوەی کولتورێکی کوردیە ئێمە کە کوردین خۆی ئەبوایە من مەعەدل جلی کوردیشم لەبەر بوایە کە لەم شوێنە بەس لەبەر ئیشەکەم کە ناتوانم ئیمجا من کە لێرە لەم حەمامەیەم ئەیپارێزم ئەوەنەی کەش کە خەڵکەکە حەزی لێیەتی
من شێلم بە ترشیان بۆ دروست دەکەم تەڕەسازیان بۆ دروست دەکەم وەستا عالیان نەمێناوە شێلم بە ترشەکە بێ بچم بیێنم خۆشە ئەم شتانە بەشتی کوردەواریشەوە خۆشە هیوادارم هەر کەسێک هەر ژنێک هەر پیاوێک کە شتێکی کوردەواری بەدەستەوەیە کللتوری کوردی بێت بەرەو پێشی بەرێت نەگوای لێ بک بڕوخێ نەمێنێت من حەز دەکەم ئەم حەمامە ڕۆژ بە ڕۆژ زیندوو بێتەوە ئەم حەمامە تا بڵێ کۆنە بەس کە چەنە کۆنیشە ئەوە نەش دڵگیرە ئەوە نەش لای من کەوتیان سلەیمانی ینی بڵێ حەمامی موفتی حەمامی موفتی ئەوە نە گرینگە لە لای من کولتورێکی کوردیە حەز دەکەم هەموو کاتێک بمێنێت و چەنە لای من خۆشەویستە ئەوە نەش خەڵکی احتیمامی پێ بدات و سەردانی بکات ئەم حەمامە تا بڵێ لای من گرنگە هەتا بڵێ من وا هۆگری ئەم حەمامە بووم کە یەکەم ڕۆژ هاتم وتم 1 سەعات لێرە ئیدارە ناکەم بەس ئێستا بەعەکسەوە 1 سەعات بەبێ ئەم حەمامە ئیدارە ناکەم ئەگەر بێت و ڕۆژێک حەمامم نەبێ زۆر بووی بێتاقە دەبم وا هۆگری ئەم حەمامە بووم ئەتر ئینشاءڵڵا هەر ئەمێنێت و خاوەنیشی ئیحتیمامی پێبا بزانێت کە حەمامێکی هەیە لە شاری سلەیمانی تا ئێستا 1 بەشەریش 1 دیناری مەسرفی ئەم حەمامە نەکردووە بڵێمە شوێنێکی کوردیە کوردەواریە ئەمە چەنە بۆ من ئیسیفادە هەیە بۆ هەزاران کەسی ئەو شارەژ ئیسیفادە هەیە بڵێ با ئەمە ئیحتیمامی پێبینی و بێڵین بمێنێت و وەک خۆی یا بەعزێ تەعمیراتێ شتێکی هەیە بۆی بکەین هیچ کەسێک نەیکردووە تا ئێستا هەر خۆم کردووە